پێدانی موچە بەڕاستی مافێکی ئاسایی و یاساییە و خێرکردنیە بە خەڵکی کوردستان بەڕاستی. مامۆستادارە کەی موچی مانگی حەودێت لە کاتێکدا هاوڵاتیان یاخۆ فەرمانبەرانی عێراق لە ساتە وەختی وەرگرتنی موچی مانگی نۆدان هیچ ئەمەلێک هەیە ئەم ڕێکبوونەوە فەرمانبەرانی هەرێم و عێراق ڕێک ببنەوە؟ ئەوەی باز لە موچەی مانگی حەوتەکرێ ئێستا باز لەوە ئەوەنەوە دڕۆشتەوە باز لە ڕادستکردنەوە بزملیارەکە ئەکرێەوە ئەبێ ڕێکارەکان ئەو ڕێکارانە کە ئیدارین و تەمیلکردنی هەرێمی کوردستان دابشکردنی موچە ئیتر چەند ڕۆژی پێز و چەند ڕۆژی تر دێ ئەمە ئەم بابەتێکی ترە ئەوەی کە ئەمێنێتەوە بۆ مانکانی داهاتوە ئایا هەرێمی کوردستان ئامادەیە ئەو داهاتەی کە بڕاریدا و لە سەری ڕادستی بک بۆ ئەوی موچەی مانکانی تریش بکە ئەسڵ وایە موچە بێت و دوانەکەوێت و ئەم بابەتانە نەبێ بەگرفت و ڕێگر بووین ئەم بابەتە عێراق کێشەی پارەی نەختینی نیە بۆ چووکە عێراق یەکەم یەدەگێکی دراوی زۆری هەیە عێراق لە ڕابردووە قەیرانی زۆر لەمە سەختری تێ پەڕاندووە و شەڕی داعش بووە کۆرۆنا هەبووە دابەزین نرخی نەوت هەبووە لەبەرەوە من ئەوە قەنەعەتم بەو بابەتە نییە و ئەگەر ئیرادەیەکە بێ وە ڕێکەوتنەکە ڕێکوتنێکی تۆکمە بێ بە دڵنیایی و موچە دێ و هیوادارم هیچ لایەکیان نە هەرێم نە بەغا بربەست بۆ شایستەدارایەکانی هەرێم و موچەی فەرمانبەران دروست نەکات. سەبارەت بە هەناردنەکردنەوەی نەوت دەتوانم بڵێم هەنگاوێکی گرنگە و هەنگاوێکی پێویستیش بوو بۆ کێشەی 11 ساڵی بینی کۆمپانیەکان و حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی فیدراڵ کە لە گرێکوێرەی مەلەفی نەوتا بوو ئەتوانی بڵین تا ئەندازەیە کرایەوە و دەست بە هەناردنەکردنی نەوت کراوە ئەو بەهانەیەش بەدەست حکوومەتی عێراقەوە نابێت کە بۆ نمونە بڵێ داهاتی هەرێمی کوردستان ئێستا ئەوەی ماوەتەوە پەیوەندی بە داهاتی ئیتیحادی ئەوەیە کە هەرێمی کوردستان ڕادستی بکە و حکوومەتی عێراق تەمیلی موچەی فەرمانبەران بکە ئەمە هەنگاوێکی باشە.